هەلو جەنابتان باشن؟ لەلایەن هاوڵاتیەکەوە پەیوەندی بە بەڕێوەبەراتی پۆلیسی دارستانی قەزای قەرەداخەوە کرا کە کەسێک لە ناوچە شاخاویەکانی ئەو قەزایە گومان دەکرێت ڕاوی ئاژەڵ و باڵندە کێویەکان بکات. دوای پێدانی زانیاری لەسەر ئەو کەسە و دیاریکردنی شوێنەکەی دەست بەجێ ئەفسەر و کارمەندانی پۆلیسی دارستانی قەزای قەرەداغ خۆیان ئامادە کرد. هاوکات وەک تیمی کورساد نیوزیش لەگەڵ ئەواندا ڕۆیشتین. هێزەکانی پۆلیسی دارستان دەستیان کرد بە کێوماڵی ئەو ناوچەی کە ئەو ڕاوچەی تێدا بیندراوە. بازگەشیان دانا بۆ پشکنینی ئەو ئۆتۆمبیلانەی لەو ناوچەوە تێدەپەڕێن. دەچوین بۆ شاخی گاڕێ بە بەستی ئەوەی کە هاوڵاتیەک لەو شاخە هەواڵەکەمان پێدراوە کە خەڵکی ڕاوکردنە ئێمە بەبەستەوەی کە بچین دەستگیری بکەین بەردەوام ئەگەڕین بە شاخەکەنە داچوینتە شاخەکە پشکین گەڕان بەردەوامە بەردەوامیش مەفرەزەمان هەر بۆ شاخانەوەیە چونکە ئێستا وەرزی گەڵە هەرزە. دیمەنی کامێرە چاودێریەکانە کە لە چەند ناوچەیەکی شاخاوی قەرەداغ جێگیر کراون بۆ چاودێریکردنی ئاژەڵە کێویەکان. هاوکات لە ڕێگەی درۆنیشەوە بەردەوام چاودێری شوێنەکە دەکرێت. بەڕێوەبەری پۆلیسی دارستانی قەزای قەرەداخەو دەڵێت ڕاوچەکان ئەم وەرزە بە دەرفەت دەزانن بۆ ڕاوکردنی ئاژەڵە کێویەکان چونکە ئێستا وەرزی کەڵە هەرزە. کە بە ڕێژەیەکی بەرچاو ئاژەڵی شێوی لە جۆری حیوانە شێوی بوونی هەیە و باڵندەی شێوی لەم ناوچەیە بە ڕێژەیەکی زۆر بەرچاو هەیە. ئێمە لێرە لە وەرزی کەڵە هەرزدا تەواوی کارمەندەکان لە بەرزایەکانی ئەم ناوچەی ئەرکەبینن سەرباری ئەوە جیاوازە ساڵانی ڕابردووش ئێمە ئەم ساڵ بە درۆن و بە کامێری چاودێری بە وردی متابعی ناوچەکە ئەکەین. لێپسراوی ڕاگەیاندن و پەیوەندیەکانی بەڕێوەبەراتی پۆلیسی دارستانی سلەیمانیش ئاشکرای دەکات لە سەرەتای ئەم ساڵەوە تا مانگی 11 زیاتر لە 500 هاوڵاتی لەسەر ڕاوکردنی ئاژەڵی کێوی و باڵندە و تێکدانی سروشتی پارێزگای سلەیمانی دەستگیر کراون. تەنیا لە ماوەی ئەم 11 مانگەیە توانیمانە 515 هاوڵاتی دەستگیر بکەین لەسەر سەرپێچی جۆرا جۆر. دیارە جۆری سەرپێچەکان بەم جۆرە بۆ 137 هاوڵاتی لەسەر ڕاوی باڵندەی کێوی بووە و 9 هاوڵاتی لەسەر ڕاوی ئاژەڵی کێوی بۆ 132 هاوڵاتی لەسەر ڕاوی ماسی بوو و 10 هاوڵاتی لەسەر غەڵوز دروستکردن بۆ و 136 هاوڵاتی لەسەر زیادڕەوی بۆ 66 هاوڵاتی لەسەر بڕینی داری دارستانەکان ئەمانەی کە ئەبینرێت لە کەژوچێوەکان لەسەرەوە بۆ واروەها 24 هاوڵاتی لەسەر کەوتنەوەی ئاگر لە کەژوچێوەکان. لە هەموو کات و سادەکانە دەستخۆشی لە هاوڵاتیانەکەین سوپاس و دەستخۆشیانەکەین کە هەموو کات و سادەکان هاوکاری ئێمە بوونە هەموو کاتێ پشتیوانی ئێمە بوونە لە کاتێکا سەرپێچی کارێک لەم سنوورە ئەبینن ئاگاداری مەفرەزەکانی ئێمە لەکەنەوە بۆی بتوانین بە زووترین کا سەرپێچی کارەکان دەستگیرکەین و ڕوبڕووی یاسام بکەینەوە. پاراستنی سروشتی کوردستان و ئاژەڵ و باڵندە کێویەکان وەک خەمخۆرانی ژینگە دەڵێن ئەرکی سەرشانی هەموو تاکێکی کوردستانە بۆیە پێویستە هەمووان پێکەوە دەست لە ناو دەستکار بۆ پاراستنی بکەن و ڕێنمایی بدەنە سەر جەمچین و توێژەکان کە خەمخۆر و دڵسۆزی ژینگە بن و ئاژەڵ و باڵندە کێویەکانی کوردستان کە سیمایەکی جوانیان بەخشیوەتە ناوچە شاخاویەکان بپارێزن بۆ ئەوەی سروشتێکی جوان و تەندروست بەدی بهێنین. هێمن کەمال، کورسات نیوز، قەزای قەرەداغ.